سڵاو خەواریج چێن ئایا لەم ڕۆدا خەواریج درێژکراوان هەیە دەتوانین بڵێن حرەکاتی ئیسلامی سیاسی بە زۆری بەشێکن لە خەواریج یاخود ڕێگەکانی خەواریجیان تێدایە بینەرمان بن. زۆرێک لە مێژونووسان و توێژەران پیان وایە ڕووداوی تەحکیم لە شەڕی سەفین لە ساڵی 37 کۆچی هۆکاری سەرەکی دروستبوون و سەرهەڵدانی خەواریجە. لە گەرمەی شەڕی سەفین کاتێک موعاویە کوڕی ئەبی سوفیان هەستی کرد سوپاکەی بەرەوشکان دەچێت داوای لە ئەمری کوڕی عاس کرد بەهانایەوە بێت. ئەمریش داوای لە موعاویە کرد کە فەرمان بداتە جەنگاوەرانی پێشەوە قورئان بکەن بەسەری ڕمەکانیان و بانگەشەی ئەوە بکەن کە قورئان دەکەنە ناوبژیوان لە نێوان هەردوو سوپادا. خەواریج لە مێژووی ئیسلامدا مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە توند و تیژی و لە کوشتن و لە بڕین. بە هەمان حاڵ لە مەسەلە ئەخلاقیەکان و فکرەکاندا دیسانەوە جیاوازن لە زۆر خاڵدا لەگەڵ ئەهلی سوننەت و جەماعەت و لەگەڵ شیعەشا. خەواریج ئەو کۆمەڵە بوون کە لە یەکەم لەحزەیاندا لە بەرکەوتنیان لەگەڵ خەلیفەی چوارەمی مسلمانان عەلی کوڕی ئەبوو تاالب دەرکەوتن بەهۆی مەسەلەی تەحکیم و شەڕی ناوخۆ لە نێوان عەلی و معاویەدا. کاتێک خەواریج دەرەکەون چەندین حەدیثیش لە دژیان دەرەکەوێت کە گوایە ئەمانە لە دین دەرچوون نەک لەژێر دەسەڵاتی سوڵتەی سیاسی. هەندێکی تر دەڵێن نەخێر خەواریج هەر موسڵمانن بەڵام ڕازی نەبوون بەو دەسەڵاتە سیاسی کە دەیان هەزار موسڵمان لە نێوانیاندا کوژراوە. لەم نێوانەدا خەواریج چێن دەسەڵاتێکی وان هەبووە بتوانن گۆڕانکاری لە مێژووی ئیسلامیدا بکەن. ئایا عەلی کوڕی ئەبی تاالب لەسەر حەق بوو کاتێک بنە بڕیکردن لە تەنیا لە یەک شەڕدا هەزارانی لێکوشتن؟ لە ڕووی ئاینیەوە هۆکاری سەرهەڵدانی خەواریج بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا زێدەڕووی لە عیبادەت و دەستگرتن بە ڕواڵەتی دەقی قورئان و فەرموودە هۆکار بووە یان لە بنەڕەتدا پەیوەندی بە ململانیەوە هەبووە لەسەر دەسەڵات و خەلافەت؟ مەسەلەی خەواریج مەسەلەیەکی ئیشکالاویە لە ناو مێژووی ئیسلامیە. بێگومان ئەوانش هەر کۆمەڵێک بوون لە ناو موسڵمانان وەک ئەوترێ بەهۆی چەند ئیشکالێکی سیاسی و فکریەوە جیابنەوە لە عەلی کوڕی ئەبوو تاالب. حەزەکەم پێش ئەوەی باسی بکەم بەڕێزت بەس پێناسێکی خەواریجمان بۆ بکەیت. خەواریج خارجی یعنی دەرچوو لە زانانە فەرمونون یەک لە ئیمامی زەمان واتە پێشەوا و ئیمامێک مجمع عەلەیهی کە خەلیفە ڕابەر کە هەڵیان بژار بێت و هەروەها ئەمە یەک دەرئەچێ دووهەمیان باوەڕی وایە هەر کەسێکەوە تاوانی گەوری کردووە کافر و بێ باوەڕ. ئەنێ دەرەچێت لە ئیمامی مسلمانان نەک لە دین. لە ئیمامی مسلمانان نەک لە دین ئەوان بە ناوی دینەوە ئەوان زۆر لە تاکید بوون لەسەر جەماعەت و نوێژ و حەڵاڵ و حرام و ئەوانە ئەو ڕۆچوونە زیادە بێبەڵگەیان وایان لێ ئەکا کەوا یەک هەموو کەسێ تاوانی گەورەی کرد بە کافری بزانن، دوو هەر کەسێک ئەو ئیمامەی کە زوڵم ئەکات کە زوڵمی هەیە ئەمان لی دەرەچن و هەر کەسێ ئەو زوڵمەی ئەوی قبول بێ ئەمان بە کافری ئەزانن خوێن و ماڵیان حەڵاڵ. باش يعني من شك في كفر الحاكم فهو كافر أو من عاون الحاكم فهو كافر. باشا ما بك باس أكريت لكتبي سيريا بيوم نازم أقرب لهم جورك سادية بوهي شرعي بيني علي ومعايو لو كاتا دروس بن أما وقت تاريخ خلاص بلا مو فكر بيتواني هر أو فكرة خوي موجودة لنا وعقلي بعضي كسر زور لما يجونسان دلين لدروزبوني جنگی صفین لە بینی علی ڕزای خوای لێبێ و هاوڵان لەگەڵیا معاویە و هاوڵان و سەنگەری دایکمان عایشە ڕزای خوایان لێبێ لەوبەر. بەڵام لە ڕاستیە هەندێکە فەرمونون دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کەوا بە پێغەمبەری وت ئەعدل عادل بە فەرمووی ئەگەر من عادل نەبم ئەبێکی عادل بێت. واتە لە ئەو کەسە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وتیان بیکوژین فەرمووی نە مەیکوژن. ئەلەمە نەوەی ئەمە و شوێن کەوتوانی ئەمە مسلمانان ئەکو خوێنی مسلمانان حەڵاڵەکەن و ناونیشانیش بۆ ئەمە یەکێکیان تایە ئەنیشتی وەکو سەرگۆی مەمەگ وایە. بۆیە کاتی عەلی کوڕی ئەبوو تاالب ئەوان هێرشیان کردە سەر عەلی و جەنگیان لەگەڵ عەلی پێشەوای ئیماندارانە کرد ڕزای خوای لێبێ لە دوای کۆتایی شەڕەکە عەلی گەڕا
بە شوێن ئەو کەسەیە کاتێ دۆزیەوە ناونیشانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە دروستبوونیان لە ئەو ڕەخنەوە لە پێغەمبەر و پێشەوا. باشە با من بێمە سەر بوارە مێژوویەکەی کە لەوانەیە واضح نەبێ بۆ بەعزێ کەس فەرمووت لە ئەنجامی شەڕ لە ئەنجامی خلافی سیاسی لە بینی عەلی و معاویەدا تەواو خەواریجەکان دەرەچێت لە ئیمامی عەلی کە ئیمامی خەلیفەیەکی هەڵبژێردراوە بەس ئەو خلافەتی عەلی هەر خۆی جێی گومان نەبووە لەو لەحظەیەدا ئەو خلافەتی عەلی لەو لەحظەیەدا بۆ ئەو دەڤەرە و بۆ ئەو سنوورە نە لەبەر ئەوە زۆرینەی گڕەها لەگەڵ ئیمامی عەلی بوون ڕزای خوای بەس وە گەوترە بکوژانی عوسمان عەلیان کردە خەلیفە ئەوە شێک ئەوە ژواریدە بەڵام لەو دەڤەری عێراقا کە دوو ویلایەت بوو با بڵێن دوو دەڤەر بوو دەڤەری شام و عێراق ڕۆژئاوا و ڕۆژهەڵات ئەوەی عێراق زۆرینە عەلیان پەسەند بوو و زۆرینەش لەگەڵ عەلی بوون ڕزای خوای لێبێ بەڵام لێرەدا بەڕاستی مێژونوسان باسی فیتنە و زەکاوەتی عەلیەکەن عەلی نەهات یەکسەر دەستکا بە شەڕ لەگەڵیانە ئەوان جیابوونەوە زیاتر لە 4000 کەس بوون کەی نارد سێ شتی لەگەڵاکردن یەکەم ئیبن عەباسی نارد کوڕەمامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیبن عەباس کاتێک کە چووە ناویان منازەرە و گفتوگۆیەکی زۆر حەکیمانەی لەگەڵاکردن ئەفەرمێت جوانترین بەرگم پۆشی و چووموتیان ئەوە چییە فەرمی ڕەخنەم لێ ئەگرن کە پێغەمبەرم بینیوە صلی الله عليه وسلم جوانترین بەرگی پۆشیوە بۆ مناسبات و خوای گەورە ئەفەرمێ من حرمە زینەت الله چیە جوانەکان حرامەکە خوای گەورە بۆ بەندەکانی حەڵال کردو وتیان باش قبولمانە فەرمیەوە چیدانە عەلیەوێ وتیان ئێمە سێ ڕەخنەمان لە عەلی هەیە عەلی ڕزای خوای لێبێ چۆن ڕازیە بە حکمی غەیری خوا إن الحكم إلا لله أو أن يخوا فرمي تجيشتني قرآن إن الحكم إلا لله أمش بكاريناني نصا لا ديديكي نعتن درستا ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون باش علي بو الرازيبو فرمي خواي جورا فرمي حكما من أهله وحكما من أهلها ابن عباد رضي الله عنه بزور بشنين نويان دانش شو ناويان كفتو جو حواري لقلاكرن فرمي خواي جورا الرازية حكم جنومير عاجزيان هي حكم إلا بياوك وحكم إلا عفرتك إن يريد إصلاح يوفق الله بينه وباشا أمان خواب وقبولتي أي شو قبولتاني أبو خين رشتني دو كومالي إلا مسلمان ديان هزار مسلمان بتيان باش بتيان أي دوهم علي أجر خليفة إيمان دارانا بو رازي بونا يخوي بسرته بلا باشا من خليفة نبارك كوي فرمي علي برسريا بيغمر صلى الله عليه وسلم فرمي بيغمر أي فرمي بيغمر صلى الله عليه وسلم نا يخوي سرية وتي من رسول إخوان شاهد رسول إخوان بس لبروي خير نرجو صلح به محمد رسول الله بكن بمحمد بن عبد الله باشا فرمي أما كان يعني دليلي لسرة بلغي لسرة باشا وتي مش مع قبول وتي أي سهم وتي سهم يما رخنمان لعليا بوكا شري لقلا كردن مالي تالان نكردنو آفتكاني نكردنا سبايا فرموي كيف كاب السبايا دايك من عائشة خو بباورو كافر أمهات دايكي ما داران خوش أيدي أيا وأمجار علي رزاي خوالي وأواني بي كافر نبو ديدو بوشوني كي جواز بو كلا سد صلاة سرتا لسر حكم بو بلان دعاي بو بابتك أو خيان رشنو أو بابته بويا رزاي خوال علي بيت أبم جورا رايكي شانا وناو دا صلاتي خوي لو أنا نيوان قرايو نيوكي تريشي بانكر فرمي سيشت حزكم يعني محمود صلاة داران أو سيشت بزان لبدا صلاة دار حكيم بيه فرمي يكم منعتاناكم بين مزقوتية موعتية وكافرين برامانا دو چی من دەستکەوت شەریکنەوە مادام لەگەڵ مانە واتە سەرۆت و سامانی وڵات بەژەکەین بە شەراکەت سێ هەتا نەمان کوژن ناتان کوژین و ئەوان خیانەتیان کردو ویستیان اختیاری علی کوڕی ئەبو طالب بکەن و موسڵمانانیان کوشت جا علی ڕزای خوا لێ بەدەستی کرد بە کوشتنیان ئەو بۆ الحەملە ئەو جەنگەی بردەوە بەس مامۆستا لەو کاتەوە خۆیتر خەواریج تەواو نابن بڵێن ئەم چەند هەزار کەسە لە شەڕا ئەکوژرێن بەس ئەم فکرێ هەر بەردەوام نییە تا ئێستا کەواتە فکرە بە کوشتنێک أبدا فكر ديد بديد لبر أوا صدياتي خوارج بنتكاني خوارج كأوي لقل حاكمي كابو ظالم بو كافر وبكشتني شي حلالا لا يزال صديات ماوا تا استاش بردوامي شو وزور لو أفكاراني كاستسر الله أدانا وبناوي دينوا كوبيك لو فكراني بيه يعني همان بنتو لسر همان رسا برز بيتو أواني كيسا بابلين زقترين نمونة داعش بعض كس بيانو داعش رنگ دانو أهل السنة بعض قالن داعش خوارج برزت لمناوت شون أما تفسيرك راستو خو ناتوانم بداعش بليم خوارج چونكي خارجي أولا لإمامي كي عادل
باشە. و مجمع عليهەیهی کۆدەنگ بێ لەگەڵی ئەم دەرچوو بێ ئەوە دەرچوونەکەیان با لێگەڕێ بەڵام لە پنتەکانی ترا لە دەدید و فکریانە هەمان پنت و فکری خەواریجیان هەیە وەک هەموو خەڵکی بە کافرەزان ئەوەی لە خۆی نەبێ غەیری خۆی کافرە خوێنی حەڵاڵە ماڵی حەڵاڵە چۆن ئەی کوژیت چۆن نوێژەکەی بە ئەجرێزانیوان بە ئەجرێزان ئالەو بابەتانەیە ڕاستە و خۆ لەگەڵ خەواریجایکیان مامۆستا ئەوەی کە من خوێن بێتمەوە وەک خۆم لەبارەی خەوارج کەسانێک بوون وەک پیانەوترێت جلف الصحرا کەسانێکی وشک علمیان باش نەبووە عقل سەطحی بوون پێت وایە ئەمە کاریگەری هەبووە لەسەر ئەو فکریان کە خوان لەناو بڵین غەڵازەتی ژیانە ژیاون بۆیە نانتوانیەوە تعامل لەگەڵ واقعەکە بکەن کە واقعێکی با بڵین مەدەنی بێ پێویستی بە اختلافی سیاسی بێ پێویستی بە صراع بێ ئەوان هەرگیز ڕەئی ناریان قبول نەبووە ئەمە یەکێکە لەوانی کە زۆر وشکن من هاوڕام لەگەڵت بەڵام وکو ئەوەی کە هەمویان سەحراوی بن خۆ بڵێ فکرەکە لە عێراق بوو حەروریەکان کە مەنتیقەیەکە لە نزیکی کوفە ئەمانە بمبوور هەڵبەتە ئەمە قسەی خۆ منێ قسەی بەعزێک لە نووسەرانم بەم شێوەیە باسی خۆی ڕاستە لەو سەحرایە دروست بوون بەڵام ئیبن عەباس فەرمووی کە ئەمە مژدەیە فەرمووی لەیسە فیکم ئەحەد من المهاجرین والأنصار ئێوە دەسەیری خۆتان کرد زانایەکی بەناوبانگیشیان تیان نەبوو ئێوە یەکێکتان نییە لەوانەی قورئانی هاتوۆتە سەر و لەگەڵ ڕاڕەوی قورئانا بوو بێت لەگەڵ ڕاڕەوی سیرەی پێغەمبەر بوو بێت صلی الله علیه ئەصحابان تیان نەبوو ئەصحابە لە مهاجرین و ئەنصار تیانە نەبووە ئەو پیاوەیان تیا بوو کە ڕخنەی لە پێغەمبەر صلی الله علیه وعلى آله وسلم زول خویسر یا ئەبوو قەرقوس بەڵێ ئەوە ئەگەیەنێ کە ڕاستە ئەوان بەڵێ نعالم و نەفەقیه وایانتیان نەبوو ئەوان عابیدیان تیا بووە واتە خواناسیان تیا بوو واتە زۆر عیبادەتی کردووە شەو نوێژ بە بەردەوامی قورئان خوێن بەڵام پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم بۆیە ناونراون ئەوانەی کەوا پیان ئەوتر ئەڕەمیە فەرمووی تیرێ چۆن لە گۆشتێکەدا و دەرئەچێ چەند ئەمێنێتەوە لەناو ئەو گۆشتەیە ئەمان ئەوە لەناو ئیسلامە ئەمێننەوە تیرێکن بەڵام لەگەڵەوەشە عابد و زاهد و ئەوانیان هەبوو ئەو زۆر متدەین بوونیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ يحقر أحدكم صلاته بصلاتهم يعني تۆ نوێژی خۆت لەبەر چاوەکەوەی ئەوەندە ئەوان لە سوجود و ڕکوع ئەمێننەوە بەڵام مناظر و مفەکریان نەبوو علم فکر پێش پەرستش و عیبادەتە و پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی عابدمان بووە کە فەرمی عابدێک ئەو کەسەی کە سەد کەسی کوشت نەوەت و نەیکوشت فەرمی دلني على أعبد أهل الأرض کێ زۆر عیبادەتی هەیە وتی فڵان کەس وتی تەوبەم بۆ هەیە فەرمی نا وتی ئەویشی کوشت ئەمجار فرموي بيغمبر صلى الله عليه وسلم أم بيعود دعويك أعلم أهل الأرض خو فرمي فاعلم أنه لا إله إلا الله مقلدنا بعلمه بديد فكره وبزانينه وبتشيج لعبادته إنما يخشى الله من عباده العلماء يعني إخوانا سكان كوا علم يعني هي لبروا علم بيج عمله باشا كواتا شكل قرفت سرتش كاني عقلي خوارجي تأم لحظيش بيتواهر أويك كثاني سادة لوحا وتكفير مسلمان أنا كان بلا ما مثلا استاشرا علمش وك سيد قطب مان هي وك سعيد حوا مان هي بدت بتايبة سعيد حوا للجندلاب بأشكال تكفير حكامه إعلاني ارتدادي مسلمان أنا رحمة إخوان هردو أو عالم كباسك سيد قطب سيد حوا أمن بوزش ناهي الموضوع أو فكرو ديدي أوان بلام أوان كاتي كوا دناو کۆمەڵێک ئەشکەنجە و ئازاری زین کاتێ جەماعەی هیجرە و تەکفیر دروست بوو ئەو بوو لە سەردەمی ئەنوەر سادات و ئەوانوە ئازار و ئەشکەنجەیەک ئەدران لە سەجنا بە شکڵێک ئازار و ئەشکەنجە ئەدران ئەوە بوو یعنی بوو بە هۆی ئەوەی کەوا ئەو کۆمەڵە فکرە لەدایک بێ لە ڕووی مێژوویەوە تا چەندە گرفتەکانی دابەشکردنی غەنیمەت و داهات و هێنانە پێشەوەی کەسە نزیکەکانی خەلیفە هۆکاری سەرهەڵدانی خەوارج بووە ڕوانگەیان بۆ ئیمامەت و جۆری فەرمانڕەوایەتی چۆن بووە لەبارەی خەوارجەوە بەڕێزت حەزەکەم تشک بخێنە سەر قۆناغێکی مێژووی گرنگ لە مێژووی ئیسلامە کە ئیتر بڵێن کۆمەڵگەی ئیسلامی لەوە دەرەچە کۆمەڵگەیەکی سادە بێ بە قسەی کەسێک بکات و لەژێر سای دەسەڵاتێکی سیاسیە بێ ئیتر ئینشیقاق و شەڕ و تێکچوونە بێ پێت وایە خەوارج هەر لە سەردەمی عەلی کوڕی ئەبوو تاالبەوە دەرەکەون یا هەر ڕەهەندێکی هزریە خۆی لەوە پێش لەگەڵ سروشتی ئینسانە بەو شێوەیە هاتووە خەوارج ئەگە بەچەم کە سیاسەکی وەری بگری وەکو گروپ و دواتریش
کە استراتیزیا و بەرنمەیەکیان هەبێتن و هێز و ناوچەیەکی جوگرافی و خەڵکی خۆیان هەبێت دەگەڕێتەوە بۆ سەردەمی عەلی. بەڵام ئەوەی کە مێژوونووسان تاکیدی لەوە دەکەن وەکو دیاردا وەکو زاهیریە کە دەرچوون بێ لە ئیجماعی موسڵمانانەوە لە سوڵتەی سیاسی ئیسلامی و لە سوڵتەی سیاسی ئیسلامی و بە ناوی دەوڵەتە ئیسلامیەکە پێم وایە بە پێ و دەقانەی کە هەن دەگەڕێتەوە بۆ سەردەمی پێغەمبەر کە لە دوای گەڕانەوەی لە غەزوەی حونەین ئەو کۆمەڵک دەستکەوتیان دەبێتنەوە دەستکەوتە تەوزیع دەکە بەسەر خەڵکدا یەکێک لەو کەسانی کە حاضر دەبێت لە ئامادەیە لە کاتی دابشکردنی و دەستکەوتە خۆتش دەزانین دەستکەوت و غەنایم 4/5 بۆ جەنگاوەرانەیە کە بەشداری شەڕەکەیان کردو و یەک لەسەر پێنجەکەشی خمسەکەشی تر بۆ و هەش بابەیە کە لە قورئاندا ئاماژەی پێکراوە لە کاتی تەوزیعەکەیدا لە کاتی دابشکردنی بەسەر جەنگاوەرەکاندا یەکێک لەوانە پێی دەڵێ کە ناوی بە دوو سیاقی تاریخی هاتووە بە دوو شێوازی جیاواز هاتووە یەکیان دەڵێ نایبی ذڵخوەیسەرەی بن عەبدوڵڵایە ئەبا عەبدوڵڵای ذڵخوەیسەرەیە وانێک دەڵێن هەمان ئەو کەسە نازناوی حەرقەوسی کوڕی زوهەیری سەعدیە کە هەمان ئەو کەسەیە کە دواتر لە حەدەسێکی تری تاریخیدا دەردەکەوێتەوە ئاماژەی پێ دەکەن ئێستا ئەین بە پێغەمبەر دەڵ ئەعدل یا محەممەد لە ڕیوایەتیشان و لە ڕیوایەتێکی تردا دەڵێ ما عەدەلتە یا ڕەسوول الله تا پێغەمبەر جوابی دەداتەوە بەڵێ یانیەوە دەرچوون تۆ بە هەم لە ڕووە دینیەکەیەوە کە تۆ بە پێغەمبەری خوا بڵێ کە تۆ عادلنی یاخود عادل بە یاخود دادپەروەر بە هەتا پێغەمبەر لی بە جواب دەڵێ وەی حەکە لەم عادل ئەنە فەمەن یعدل منوانم چی عادل دەبێتن هەندێک ڕیواتێکی تردا دەڵێ تامین ناکەی لەخوا بۆی پێسپاردن تۆم پێ بسپێری هەنی ئەمە وەکو ڕیواتی تاکە کەسی من پرسیارەکە بە شێوەی تر بخەمە بەردەمی بەڕێزت پێتوانێت ئەم حەدیسانە دوای دروست کرابێتن بۆ داپۆشینی ئەو شەڕ و کوشتنی کە بەرامبەر خەواریج دەکرێت پێتوانێت ئەوان خاوەنی قەزەیەکی ڕاستەقینە بوو بێتن لەو کاتەیە بڵێن سەردەمی عەلیە ئەوان ئەم هەموو کوشتنا بین لە بینی عەلی و مەعاویە 10,000 کەسە کوشتە لە بینی عەلی و عایشە ئیتر مسلمانێکی و خەلیفەی مسلمانێکی يعني ئەو حەدیسانە دوای دروست کرابێتن بۆ داپۆشینی ئەو واقعە مەئساویە بەڵێ یان ئەگە بینەوە سەعد مەسەلەی حەدیث و علمی حەدیث و هەنی ڕەوایەتی و حەدیسانە وانە بزانم خۆی لە خۆیدا علمێکی پێدەوتری علمی حەدیث ئەوە لایەکیان لای دوێمیان ئەگەرمە بەس لەگە چەم کە تاریخەکەی قسە بکەن دەبین لە سەردەمی خەلیفە عومەردا ئەسڵان هەر قەدەغەی کردبوو مەسەلەی حەدیث بەکار بێتن یاخود قسە تەنسیب بکرێت بۆ پێغەمبەری خوددا زیاتر چکە پێغەمبەر هەتا لە حوجەیەوەدا ئەژەگە سەیری بکەی لە دەقە تاریخەکان دەڵێ دوو شتان لە پێش یەکەمیان قورئانە دووەمیشان سیرە ناڵێ حەدیسی من دەڵێ سیرەی من اینجا دواتریش مەسەلەی حەدیث و ئەوانە ئەنە قسەی زۆر هەڵدەگرێتنەوە حەدیث چەندی ڕاستە چەندی ڕاستیان نامێ بەس ئەمە ئەو پرسیارە بکەم پەیوەندی دێمەوە پرسیارەکەت ئەوەی پەیوەندی پرسیارەکەەوەیە کاک سۆران زۆر طبیعی ینی خەوارج گروپێک بوونە دژی سوڵتە بووینە بۆ بە درێژایش ئەگە سەیری بکەیت چ لە سەردەمی ئومەوی ڕاشیدیدا چ لە سەردەمی ئومەویدا دواتریش هەتا لە سەردەمی یەکەمی عەباسیشدا سوڵتە تاریخی نووسیوەتەوە یان ئەو کاتە چەندە مێژوو نەنووسرا بەڵام دواتر کە مێژوو دەنووسێتەوە سوڵتە دەینووسێتەوە لەسەر زاری سوڵتەوە بەڵێ لەسەر زاری سوڵتەوە نووسراوەتەوە ئەسڵ مێژوو نووسەکان بۆ سوڵتە ئەم کاریان کردو بەشی زۆریان بۆیە دەبین هەتا مەسەلەن بنەماڵی ئومەوی ئەگە سەیری بکەیت لە تاریخی ئیسلامدا زۆر بە شێوەیەکی نازۆر باسییان لێوە دەچێت چونکە لە سەردەمی عەباسیدا لە سەردەمی عەباسیدا مێژوو نووسراوەتەوە جا بۆیە ئەوەی کە پەیوەندی بە خەواریجیشەوە هەیە دەیانێت عمقێکی تاریخی بدەنێت کە ئەمە لە سەردەمی پێغەمبەرەوە دژی ئیجماعی ئیسلام و دژی پێغەمبەر و دژی ئەمانە بووینە جا بۆیە بەم شێوەیە ناویان هاتووە جاری تریش عەفوەن ئەگەر ڕوخسەتم دەی لە حەدەسێکی تریش کە ناوی مەسەلەی ئەوەیە کە دەڵێن نەخێر ئەمە لە سەردەمی خەلیفەی سێمی ڕاشیدیەوە دەرکەوتون کاتێک ئەهلی بەڵێ عوسمانی کوڕی عەفان کاتێک ئەهلی میسر و ئەهلی کوفە دێن شەهیدی دەکەن ئەوەی دەرەکەوە مامۆستا ئەهلی کوشتنی عوسمان بەدەستی ئەهلی میسر و شامە بەڵام خەوارج ئەهلی عێراقن وانە ئەهلی کوفەشی لەگەڵ بووە ئەوەی کە هاتنە سەر خەلیفە عوسمان کوفە و لە کوفە و مسر و لە شامیشەوە هاتوون هەندێک دەڵێن ئەهلی جەزیرەشی لەگەڵ بۆ جێ من بڵێن وڵاتی خۆمان بەڵام کەمتر باسیەوانە دەکرێت بەڵام دوو معسکەری ئەساسی باسی لێوە دەکرێت ئەویش مسر و کوفەیە ئەم دووە زیاتر باسی لێوە دەکرێت ئوستاز بێمە سەر مەبادیئی خەوارج کۆمەڵێک مەبادییان هەیە وەک باسەکرێت لە ئەهلی سونە جیا نەکاتەوە بۆ نمونە لە ئەهلی سونە تا ئێستاش
ئەو تراوێ خەلیفە قوڕیش بێ و عەرەبی بێ و قوڕیشش بێ ئەوان مەسەلەن ئەو مواصفاتیان دانەناوە نەخێر فەزلی عەرەبی و عەجەمیان بەسەریەکان نەیەوە پێچی زۆری شڕەتفیالی ئەو حاڵەتە بوو بێت دوو هۆکار هەیە کاکسۆران سەرەتا ئەوانیش بە هەمان نەمەت ڕۆیشتون ئەگە سیر بکەی مەسەلەن قیادەکانیان سەیری بکەی مەسەلەن سینانی کوڕی حەمزە و عەبدوڵای کوڕی وهابی ڕاسبی عەبدوڵا بن وەکرە و شوێتی تەمیمی و عەبدوڵای تەمیمی و هەر هەمیان دەبینی عەرەبن ئەمانە هەنی بەهنەسی ئبن بەهنەس هەمیان عەرەبن سەرەتا ئەمانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەو ڕەوتەدا بن کە خەلیفە عەرەبێ و لە قوڕەیش بێ و تاکیدیان لەسەرەوە دەکردەوە بەڵام دواتر لە دوای شەڕی نەهرەوان لە ساڵی 37 کۆچی کاتێک کە عەلی تەواو مەعیوز دەبێتەوەی کە هیچتر ناتوانانی بیانگەڕێنێتەوە نێو ئیزماعی ژێردەسەڵاتی خۆیان بۆیە ئەمانە لیان دەدەوڕا دەکەن و ژمارەشی زۆر کەمیان لێ دەبینێتەوە لە 4000 کەس هەندێک دەڵێن لە 12000 کەس هەندێک دەڵێن 16000 کەس ئەو ژمارەی کە ماونەتەوە ڕایان کردو 400-500 کەسێک بووینە کەوان هاتوونەتەوە شارە زوری خۆمان باشە دوای ئەوە کە تێکەڵ دەبن لەگەڵ خەڵکی موسڵمانی ناعەرەب اینجا ئەو مەبدەئیان دەگۆڕن نەخێر موسڵمان بوون و توانە و قودرەتی ئەو کەسە لەسەر لە ئیمانەوە لە توانایەوە لە بەڕێوەبردنەوە کە ئەم توانایی تێدا بەڵێ بۆی هەیە گەورەی موسڵمانان بێ هەتا مۆنتیگریوات باسی لەوە دەکە دڵ ئەمانە دیموکراتترین گروپی ئیسلامن بەس پیا و کوژێکی غەریبیش بوون کراوە نەبوون پیا کوشتن چێ نازەمەوان شەڕ بوو ینی پەنیان بۆ اختیالات کەمتر بردۆلەوەی زیاتر بەستمەوە مەسەن مسلمان کابرا مسلمانە ئەم لەسەر هیچ ئەی کوژێ لەبەرەوە لەژێر دەستی خەلیفەی مسلمانانە ئەڵەن چوونەتە مزگەوت ئەهلی مزگەوتەکان کوشتویانی ئەو کافرن مشتکن کابرای مەسیحیان نەکوشتووە توانێت ئەهلی کتابی و زیمیت زانانی لەمەیاندا دەگەڕێتەوە سەر عقایدانی کە دواتر گۆڕانکاری بەسەدادێ کاکسۆران ینی لەناو خۆیاندا دەبن بە 20 گروپ 20 گروپی ڕێک و تقریبا 6 گروپی ئەساسین ئەباڤیە و سەفەریە و بەهنەسی و ئەم ئەبازیانی ئێستاکان نەخێر ئەوان ئێستا کە پیان وایە گە پیان بڵێ تۆ ئەباڤی یاخود خەواریزی ئەسڵم بە ئیهانەیەشی گەورەی دەزانن دڵن ئێمە هیچ ڕەبتێکمان لەگەڵ ئەوانە نییە ئەم دڵێ ئێمە جیاوازی لەگەڵەوە عەبدوڵا بن ئەباڤەیە کە دواتر کە گروپی خەواریزی لەسەدا گروپێکی خەواریزی دانا لەناو خۆیاندا ئەم تێڕوانینەیان مثلەن عەلی کوڕی ئەبی تاڵب کە لەگەڵیاندا ڕێک دەکەوی دەچ حیواریان لەگەڵ دەکا دەڵێ من 3 شتان لەگەڵ بۆ حەڵال دەکەم هاتنە مزگەوتان حەڵاڵە بە کەیفی خۆتان دەتوانن بێن لە بەشی فیئتان پێدەدەم بۆ شەڕیشتان لەگەڵ ناکەم تاوەکو ئێوە شەڕ نەکەن باشە مامەسە لێرە پرسیارێکم هاتە خیال ئەمە بەلامەوە گرنگە بۆیە قسەکەت پێ بڕم ئەگەر ئێمە لە حەدیثە هەمانە ئەڵێ یەمریقونە من الدین کەما یەمریق السهم من الرأي ینی لە دین دەرەچن ئەی چۆن عەلی کوڕی ئەبی تاڵب ڕێگانایە بێتە مزگەوت ئەگەر ئەو حەدیثە لەو کاتەیە بیستراوە بەلانی تێگەیشتنیان شڕۆڤەکردنیان بۆ بۆ حکمی خوددایە ئەمانە چۆن لە حکمی خوددا گەیشت بۆیە ئەو خەڵکە دیندارێک کە زیاتر لەگەڵ عەلی کوڕی ئەبی تاڵب بوون بۆیە کە قورئان دەبین و دەڵێن قورئان لە نێوانماندا حەکەم بێ ئەو سادەیە هینە بەڵێ سادەی دەڵێن شەڕەکە ڕاگرە عەلی دەڵێ ئەمە فێڵە ماوە لە سەرکەوتن نزیک بوون باشە خەواریجەکانیشم دوای واکە بزەبت هەماشت بە زۆر شەڕی پێڕادا تا پێی دەڵێن ئەگەر شەڕ ڕانەگری ئێمە وەکو عوسمانت لێ دەکەین وەکو عوسمانە لێ دەکەین کەواتە هەمان ئەو کەسانە بوون کە شەڕی عوسمانیان کردو عوسمان نەشێت کرد لە لەشکرەکەشی بەشدار لەم سەردەمەی خۆمان مەسەلەن سەرێکین جەماعەتی تەکفیر و هیجرە و جەماعەتی جیهاد و جەماعەتی ئیسلامی مسلحەکانی مصر لەگەڵ با بڵێن داعش و دووە قاعدە و ئەمانە و هەمان ئەو نەهجا ئەو فکرە ئەو تێڕوانینە نییە بۆ دین زۆر نزیک نین لەوانەوە لە ڕووی تندڕەویانەوە لە ڕووی وابەستەبوونیان بە هەندێک تایبەتمەندی دەقیەوە لە ڕووی پراکتیزەکردنی ئەو دەقە وەکو خۆی لەمەیاندا ئەنی زۆر بە تۆخی ئیش دەکەن سوتەمەنی و لەشکری ئەساسی و خەڵکی ئەساسی و کۆڵەگەی ئەساسی بزوتنەوەکانی خەوارز بەبێ ئیستیسنا بەشی هەر زۆران خەڵکی مەوالین مسلمانی نەعەرەب غەیر عەرەب بۆ لەبەر ئەوەی سیاسەتی دەوڵەتی ئومەوی بە شێوەیەکی زۆر چڕ تەرکیزی لەسەر عەرەب دەکرد لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی ئەنی زۆرێک لە چەوسانەوەی بەرامبەر بە خەڵکی مسلمانی ناعەرەب دەکرد تاوای لادوو بازی جزیەی
باجی جزیان لە سەردانان ینی وەکو مەسیحی وەکو مەسیحی وەکو غیرەدین لە کاتێکدا کەسە مسلمانە شادە بەخوا پێغەمبەر دێن فەرزەکانی جێبەجێ کردووە بەس لەبەر پارە بەس لە بەپارە جا بۆیە مەبەستمان لە چی دێتن ئەو سیاسەتە وای کردبوو کە خەڵک هەر جوولانەوەیە بکرێ بچنە پاڵ خەواریزەکان بچنە پاڵ عەلەویەکان بەشداری و بە تایبەتیش معقلی ئەساسی خەواریزەکان بە درێژایی مێژوو معقل ئاساسیەکە ناڵم لە شوێنی تر نەبوون لە مەغریب و مەشرقی ئیسلامیەوە بەڵام معقلی ئاساسیان من ناوچە کوردنشینەکانی خۆمان بوو. خەواریج وەک گروپێکی دەرچوو لە دەسەڵات بەرهەمی ژینگەیەکی پڕ لە ململانی سیاسی و مەزهەبی بووە کە تاکو ئێستا جیهانی ئیسلامی بەدەستیەوە دەناڵێنێ و ناتوانێت داهات و دەسەڵات بە شێوەیەکی یەکسان دابەش بکات.